ینی بەشێکی زۆری ئەو نەخۆشیانی کە بەوەی تێکەڵبوونەوە گوازرانەوە پەتایی ئەوەی کە تووشی ئیلتیاباتی قورگ و هەندێک لە حاڵەتەکانی بەهۆی باڵبوونەوەی ژینگە هەندێک لە حاڵەتەکانی ڕەبوو ئەوانە زۆر کەمی کردووە هەوکردنی بەشی سەرەوەی قورگ و بۆریەکانی هەناسە ئەویش هەر لەم کاتەدا بەڕاستی زۆر کەمی کردووە هەم ئەو زیاتری مەش احتیمالێکی لەسەر و داتایانێکە لە نەخۆشخانەکان وەرەگرین بەراورد بە فترەی پێش کۆرۆنا زۆر فەرقی کردو حاڵەتانە زۆر کەمتر بوو لەتەوە.